لأني إسلام دا ويل يان هاوار بو چيه؟ آیا ويل بو أو كسانية كنويج ناكن؟ ما سلككم في سقر قالوا لم نك من المصلين ئەوە چی بوو ئێوەی ڕاپێکی دۆزەخ کرد ئەوانیش بە کەساسیەوە وتیان ئێمە لە نوێژکەران نەبووین ئەی وەیل بۆ کێ وەیلیا خود هاوار بۆ ئەو کەسانەیە کە نوێژەکانیان بە تەواوی و بەڕێک و پێچی ئەنجام نادەن ئەبوو هوڕەیرە ڕزای خوای لێبێ دەجێڕێتەوە ڕۆژێک پێغەمبەر درودی خودای لەسەر بێ هاتە ناو مزگەوت و کەسێکی بینی کە نوێژی دەکرد دوای تەواوبوونی نوێژەکەی هاتە لای پێغەمبەر و سڵاوی لێکرد پاشان پێی فەرموو بگەڕێەوە نوێژەکەت بکە چونکە تۆ نوێژت نەکرد پیاوەکە گەڕایەوە بە هەمان شێوەی پێشووی نوێژەکەی ئەنجام دایەوە و بەڵام سێ جاری یەک لە دوای یەک پێغەمبەر پێی فەرموو کە نوێژەکەی بکاتەوە لە وەڵامدا پیاوەکە وتی سوێن بۆ خودایی تۆی بە حەق ناردووە لەوە باشتر نازانم نوێژ بکەم بۆیە تکایە فێرم بکە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ پێی فەرموو کاتێ هەستای بۆ نوێژکردن ئەڵڵاهو ئەکبەر بکە پاشان ئەوەی لە قورئانی پیرۆز دەزانی بیخوێنە پاشان ڕکوع بەرە هەتا ئارام دەبی پاشان سەرت بەرز بکەرەوە هەتا ڕێک ڕادەوەستی پاشان کڕنوش بەرە هەتا ئارام دەبی لە کڕنوشدا دواتر سەرت بەرز بکەرەوە تا بە ئارامی دادەنیشی بۆ شێوەیە بکە لە هەموو نوێژەکانتدا خوای گەورە فەرموویەتی فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون واتە هاوار و ناخۆشی بۆ نوێژ خوێنانێک ئەوانەی کە لە نوێژەکەیان بێئاگان ئەوانەی کە ڕووبینی دەکەن و یارمەتی خەڵک نادەن و هەموو چاکەیەک دەگرنەوە لە خەڵک